ئێمە وەکو فەرمانبەران و مامۆستایانی سنووری قەزای کەلار لێرەوە ڕای دەگەێنین کە ئەگەر تاکو 25/8 2026 ئەم داواکاریانەی لای خوارەوە جێبەجێ نەکرێن ئەوە ڕێکاری یاسایی و مەدەنی دەگرینە بەر. یەکەم، دەستپێکردنی قۆناغی دووەم و ڕێکارەکانی بە زووترین کات. دووەم، قەرەبووکردنەوەی جوتیارەکان و تەواوکردنی ڕێکارەکانی. سێ، بەشداریکردنی سەرجەم فەرمانبەران لە تیرروپشکدا بەبێ جیاکاری و تایبەتمەندی. چوارەم، پێویستە سەرجەم بلۆکەکانی زۆنی یەکەم لە تیرروپشکدا هەبێ بەبێ جیاکردنەوەی هیچیان. پێنجەم، دابەشکردنی ژمارەیەک زۆر لە زەوێ ڕوکنەکان بۆ ئەوەی سەرجەم فەرمانبەرانی کەلار لە زۆنی یەکەم بەشدار بن و سوودمەند بن هەروەک چۆن لە هەندێک لە قەزاکانی تردا دابەش کراوە. شەشەم، خێراکردن لە ڕێکارەکانی تەواوکردنی زۆنی دووەم بەردەسوور بەرلوود بۆ ئەوەی دابەش بکرێت بەسەر فەرمانبەرانی ناحیەکانی باوەنور مەیدان شێختەویلدا. لە کۆتاییدا هۆشیاری دەدەین ئەگەر داواکاریەکانمان جێبەجێ نەکرێن لە ماوەیەکی دیاریکراودا ئەوە ناڕەزایەتی تونند و بەرفراوان دەگرینە بەر.